یەک سەرۆک، یەک هەڵوێست، یەک سیاسەت. لە ساڵی 1975 لە چایخانەی توڵەیتوڵا لە سووریا لەسەر دەستی سەرۆک مامجەلال، عادل مراد، عەبدوڕەزاق فەیلی، دکتۆر فواد ماسووم یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا. ئەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەت بە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان حزبی شەهیدان لەگەڵتان دەبم، ئێوەش بینەرمان بن. تایبەت بە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامی لەگەڵتان پامی ئاسۆ مامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان وەرەگرین. کاک ئاسۆ زۆر سوپاس دەکەین پیرۆز بە یادی دامەزراندنی یەکێتی لێکن و پێمان بڵێ پێیان چیە لەم یادەیە. زۆر سپاس بۆ ئێوە. تەبی سەرەتا سڵاو بۆ ئارامگەی سەرۆک مامجەلال دەنێرین و سڵاو بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان و پێرمەگە دێرینەکان و کەم ئەندامانی سەنگەر و زیندانانی سیاسی و تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنێرین و بە تاکید یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕۆژەی دامەزرا هەمومان نەزانین باڵی ناومێدی بەسەر خەڵکی کوردستانە کێشا بوو، تەنانەت لە ناوخۆی کوردستان و نارەکانیشمان پێیان وانە بوو جارێککە حرەکەی کوردی شۆڕشی کوردی بەرپا دەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خۆیان لە سەرەتای دروستبوونیەوە تووشی هەوراز و نشێوی زۆر بووە و بە تاکید بە ماوەیەکی کورت سەرڕایی کە دروستبوونی و دامەزراندنی، بەڵام بە تاکید بە ماوەیەکی کورتوانی شۆڕشی چەکداریش لە شاخەکانی کوردستان هەڵبژێستێنێ و لەو پێناوەدا قوربانی زۆرمان داوە، شەهیدەکانمان، سەرکردەکانمان، ڕووباری خوێنمان داوە، تەنانەت بگرە لە پارچەکانی دیکەی کوردستانیش شەهیدمان داوە. یەکێتی بە حیزبی شەهیدان ناسراوە. وەکوتم یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو خۆناغەکان لە ڕۆژگارە سەختەکان لە دوای ڕاپەڕینە مەزنەکە لە ڕاپەڕینە مەزنەکە لە دروستکردنی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆتایی هێنان بە ڕژێمی دیکتاتۆری بە تاکید یەکێتی نیشتیمانی ڕۆڵێکی بەرچاو بەرپای هەبووە و ئێستاش دەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە ئاسی کوردستان چ لە ئاسی عێراق چ لە ئاسی نێودەوڵەتی حیساب و پێگەیکی گەورەی هەیە. بۆیە ینی پەیامەکەم بۆ سەرجەم چین و توێژەکان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەتی بۆ کەرکووک و خورمات و سەردەم ناوچە جێناکۆکەکان کە ئەوانە هێزێکی گەورە بوون چ لە ڕۆژگارە سەختەکان چ لە ئێستاش لە پرۆسی دیموکراتی هەمیشە ڕۆڵی گرنگیان هەبووە پاڵپشتێکی بەهێز بوونا کە حزبی شەهیدانە یەکێتی نیشتیمانی کوردستان. کاگاستۆ بە حکومەوەی کە جەنابە سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی زۆر بە کورتی با پرسیارەکەم بەو شێوە بێت چی وای کردووەکەوە یەکێتی لەم ناوچانە بەتایبەت لە ناوچە جێناکۆکەکانە بمێنێتەوە ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر بێت. یەکێتی نیشتیمانی کوردستان بەخۆتە زانی من ئاماژەم پێداڕم بێ ڕۆژگارێک کێشەی مەشاکلی ناوخۆمانە بوو ڕوبەڕووی کۆمەڵێت تەحەدیا بووینەوە، بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک بڕیاری ئەو یەکێکە لە سەرکەوتنەکانی ئەمە نەک بۆ ناوچە جێناکۆکان بۆ هەموو کوردستانیش و لە دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە لە ئاستی کورد یەکێتی هێزی یەکەم بۆ ئەمە دیسان سەرکەوتنێکی گەورە بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ ئارامگەی سەرۆک مامجەلال کە یەکێتی لە ناوچە جێناکۆکان پشتیوانیەکی بەهێز بووە. بە تاکید یەکێتیش هەمیشە پاڵپشتێکی بەهێز بووە بۆ
بە تایبەتی بۆ کەرکووک و بۆ ئەم ناوچانە مەسەرەن ئەگە بگەڕێنەوە دوای پرۆسی ئازادی ڕۆلی سەرۆک مامجەلال هەمیشە گرنگی تایبەتی بە ناوچە جێناکۆکەکان و تایبەتتر بە کەرکووک داوە لەو بوارانە چ لە بواری ئاوەدانکردنەوە چ لە بواری خزمەت گوزاری چ لە بواری زانکۆ هونەر وەرزش جێدەستی یەکێتی نیشتیمانی کوردستان دیار بووە وە لە بۆ کوتیشم لەم دوایانەش کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پشتیوانی برای بەڕێز کاک باوڵ کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە هەمیشە پشتیوانیەکی بەهێز بۆ ئەم کەرکووک و ئەم ناوچانە و جەماوەری ئەم ناوچانەش بەڕاستی خۆشەویستیەکەیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرۆک مامجەلال بۆ سەرۆکەکەیان بۆ ئەو ڕابردووە مێژوەی کە یەکێتی لەگەر کەرکووک بەسەرن کە هەمیشە بەوە ناسراوە یەکێتی و کەرکووک دوانەیەکن لە یەکتری گیانابنەوە ئەمە هیچ کەس و لایەنێک ناتوانێت منافەسایان کۆلی لەم ڕاستیانە بکات بۆیە هەمیشە مانی ئێمە وەکو یەکێتیەوە من بەش بە حاڵی خۆم وەکو سەرپەرشتیاری ئەم ناوچانە بە هەموو شێوازێک پشتیوانی لەم ئەم جەماوەرە خۆشەویستە ئەم خەڵکە تێکۆشەرە و ئەم خەڵکە خۆشەویستە دەکەین وەکوتیشم ئەگەر باز لە قوربانی درامەکان قوربانیە و شەیدەکانە لە ڕێژگارە سەختەکان خوێنی کەرکوچیەک نەماوە لە شاخەکانی کوردستان و لە پرۆسی دیموکراسیش ئەگەر لەم هەڵبژاردنانە هەمووی تەماشا بکەی ڕۆڵی یەکێتی و دەنگ و ڕەنجی یەکێتی شایەدی ئەوەنە. هەموو حزبێک لە ساڵیادی دامەزراندنی کۆمەڵێک بەڵێنی نوێ هەم بە کادرانی خۆیەدا هەم بە خەڵکەدایەکێتی نیشتیمانی کوردستانی کێک بۆ لەوانەی کە هەموو ساڵێک لە ساڵیادی دامەزراندنی بەڵێنی خزمەت و نوێبوونەوەی داوە بۆی کەوا پێگەی خۆی هەم لە ناوچەکە و لە کوردستان و عێراقیش بەهێزتر بکات. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ساڵ لە ساڵیادی دامەزراندنی چ بەڵێنێک بە خەڵکی کوردستانەدا بە تایبەت بەڕێستان وەکو ئەو ناوچەی کەوا سەرپەرشتیاریەکەن چ بەڵێنێکەکەن. پێش یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خۆتان نەزانە ئێمە لە هەڵمەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڵێنمان بە کەرکوچیەکاندا کە دەبێت پۆستی پارێزگار بەدەست بێنینەوە بە خۆشتان نەزانێن ژمارەی کورسیەکانمان و دەنگ و ڕەنگ و ڕێگریەکانیش لە بەدەستهێنانی پۆستی پارێزگاری کەرکووک هەمووتان نەزان لە ئاستی ئەقلیمی و ناوخۆیی وانە کارێکی ئاسان نەبوو بەڵام بەڵێنەکەمەی خۆمان گەیاندە سەر و بە زەماوەری خۆڕاگری کەرکووکمان وتمان بەڵێ بەڵێنمان پێتان داوە بەڵێنەکەی خۆمان جێبەجێ کردووە و ئێستاش دەبینین لە سای ئەم ئیدارە خۆجێیی حکوومەتی هەرێمی کوردستان بە تاکید نەهجی یەکێتی ئەوەیە پارێزگار و ئەم ئیدارە خۆجێیی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کەرکووک کا بەبێ جیاوازی ئێستا دەبینین ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا ئەو بەڵێنانە لە هەموو بوارەکان لە بواری خزمەت گوزاری ئاوەدانکردنەوە جوانکردنی شار ئەوەی کەماوەتەوە ڕەن بێ کۆمەڵێک کێشەمان هەبێ بە تایبەتی بۆ کچ و کوڕەکانمان ئەو گەنجانەی شاری کەرکووک کە کێشەی دامەزراندنیە دڵنیایەنەکەینەوە یەکێک لە ئەرکە ئەساسیەکان و بەڵێنەکانی ئەمە دەبێت بۆ یادی دامەزراندنی یەکێتی کە هەوڵەدەی ژمارەیەکی زۆر لە گەنج و کچ و کوڕەکانی شاری کەرکووک و سەردەم ئەم ناوچانە دامەزرێن لە حکوومەتی خۆجێی بێت لە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بۆی بتوانین خزمەتێکی گەورە بە گەنجان و لاوانی شارەکەمان بگەینین کە حەقێکی خۆیانە پێویستیان بە ئەوەیە ژیان بۆ خۆیان دابینکەن پێویستیان بەوەیە داهاتوێکی بۆ خۆیان دابینکەن وەکوتم ئێمە لە یادی دامەزراندنی یەکێتیش کۆمەڵی بەرنامەی دیکەمان هەیە کە پەیوەندە بە تاکید بەرنامەمان هەیە بۆ کە سوکاری سەربەرزی شەیدان بۆ تێکۆشەرەکان بۆ ئەوانەی کە سوودمەند نەبوونیان خەڵکانێک بەرنامەمان هەیە قەرەبوو بکرێنەوە چ لە وەکو ئیدارەی خۆجێیی چ لە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئێمە هاوکار و پشتیوانیان بۆی تعویزی مادی و معنەوی بکەن. زۆر سپاس دەست بەش.
هەر تایبەت بە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان شێخ جعفەر شێخ مستەفا لە پرسراوی ئەنجومەنی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان پامی خۆی سەبارەت بە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێمانەڵێت کاک شێخ سپاس دەکەین پامت چیە لە یادی دامەزراندنی یەکێتی؟ دیارە بە حقیقت پەیامان لە ڕۆژی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانە بۆ هەڤاڵ و هەڤاڵەکان و هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەوەی کە زیاتر بتوانین ئێمە کاری خزمەتگوزاری ئاوادانکردنەوە بۆ هەرێمی کوردستان دابین بکەین بۆ ئەوەی بتوانین ئاشتەوایی و یەکێتی و برایەتی و یەکریزی بۆ میلەتەکەمان دابین بکەین و هەروەها ئەرکی ئەو ئەرکەی کە کەوتوتە ئەستۆی هێزە چەکدارەکان هەر کەس لە بواری خۆیان بتوانین کارەکانمان جێبەجێ بکەین لە ڕووی ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشانی کە ئەکەوێتە سەر هەرێمی کوردستان یا دابینکردنی ئەمنیەت و ئاسایش بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان شەریکە لە حکومڕانیە و خەڵک بە ئومێدەوە تەماشای یەکێتی نیشتیمانی کوردستانەکان لەبەر ئەوە پێویستە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی شیا و هەڵبژێرێت بۆ جێگای شیا و تا بتوانێت لە حکومەتی هەرێمی کوردستانە تا بتوانین ئەو ئەرکەی کەوێتە ئەستۆمان بەرامبەر بە خزمەتکردن بە خەڵکی کوردستان جێبەجێ بکەین و ئەمڕۆ ئەوەی کە زۆریش گرنگە ئەمڕۆ بەتاڵەیەکی زۆر لە هەرێمی کوردستانە هەوڵ بدەین کە هەلی کار بڕەخسێنین لە ڕێگەی حکومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی کە بتوانین خەڵکەکەمان بێکار نەبێ بۆیە بە حقیقت من پێم وایە ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکێکی قورسە و خەڵک چاوی لەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە جددی و کار بکە وەکو لە شاخ چۆن ئەو هەموو تەسحیە و فیداکاری کردووە ئەمڕۆژ لە حکومڕانیەکە بە هەمان شێوە بکەوێتە خزمەتی خەڵک و ئومێدی خەڵکەکەمان ناومێد نەکات. کاک شێخ یەکێک بیتە لەو سەرکردانەی کە هەموو ژیانە تەرخان کردو بۆ خەباتی ڕۆژگاری لە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین پلەی سەربازی لە باری جیاوازە پێدراوە لە بەشێکی زۆری شەڕەکانە یەکێک بوویتە لە سەرکردە دیارەکان چی وای کردوکەوە ئەم قوربانیە بە ژیانی خۆت بدەیت هەم بۆ خزمەتی یەکێتی هەم بۆ کورد؟ دیارە گەرێمە بگەڕێنەوە بۆ ئەوەی ئەمە میلەتێکی ژێردەسە بووین زوڵم لێکراو بووین و حکومڕانان و دەسەڵات لە عێراقا هیچ کات جوابی داواکانی میلەتەکەمانیایی نەداوەتەوە بەڵکو جوابەکەی بە ئاگر و ئاسن بووە بۆیە بە حقیقت ئەوەی کە ئەو هەستەی نەتەوەی و نیشتیمانەیە کە هەبووە لە ناخمانەوە ئەو هەستەیش بە حقیقت هی من نەبووە ئێمە وەکو بنەماڵە با پیرم لە شۆڕشی شێخ مەحموودا کە یەکێک بووە لە فەرماندە ناودارەکانی شۆڕشی شێخ مەحموود شاعلی قەڵبەزار لە ئاوباریک شەهید بووە باوکم لە شۆڕشی ئەیلولە لە سەرەتای شۆڕشی ئەیلولە یەکێک بووە لەو کەسانی کە لە قەرەداغ و دەربەندی خان و دەربەندی بازیانەوە بەشداری کردووە لەبەر ئەوە هەر وەکو بنەماڵەیەک بووین کە بە حقیقت هەموو کاتێ لە سەنگەرا بووین لەگەڵ میلەتەکەمان نابووین جگە لەوە ئێمەمانانی شەر بۆ ئەوەی کە بە حقیقت ئەرکێکی هەر شعورمان کردەوە بۆەوەی ئەرکێکی پیرۆز کەوتۆتە ئەستۆمان بەرامبەر بە میلەتەکەمان بۆ ئەوەی کە میلەتەکەمان بگە بە مافەڕەواکانی خۆی و بتوانین وەکو هەموو میلەتانی دنیا ببین بە خاوەنی کیانێک و ڕزگارمان بێ لە ژێر دەستەی لەو زوڵم و زۆرەی کە لە میلەتەکەمان نەکرد. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو ناومێدی لە دوای نسکۆی شۆڕشەوە دامەزرا بوو بە هیوە ئومێدێکی زۆر باش بۆ خەڵکی هەرێمی کوردستان چی بکات بۆی کەوا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر لە دۆخە قورسەکان سەختەکانە بێت بە هیوە ئومێدێک بۆ خەڵکی کوردستان بە تایبەت ئامانجەکەی خزمەت بێ؟ بەتاکید یەکێتی لە کاتی شکستێکی گەورە یەکێتی دروست بووە لە کاتێکا کە باڵی ناومێدی بەسەر هەموو گەلی کورد و کوردستانە هاتبوو و ئەو یەکێتی بوو کە جارێکی تر ئومێدی بە خەڵک بەخشیەوە کە
هاتە شار مەپرسە سەرەتایەکانی دروست کرد و خەڵکی تر قەناعەتێکی وا بڕواایەکی تری وای بە یەکێتی نیشتمانی کوردستان کرد و ئەو ناومێدیەی کە لە ناو خەڵکا بوو کردی بە ئومێد. دیارە بەو وعدانەی کە ئێمە لە شاق بە خەڵکماندا بوو کە هەمیشە ئەمان و دێمە پێشمەرگەی ئێوەین، خزمەتکاری ئێوەین، لە پێناوی ئێوە بە حەقەت ژیانی خۆمان بەختەکەین لەسەر ڕێبازی یەکێتی و بەرنامە یەکێتی. خەڵک ئومێدێکی زۆری هەبوو بەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان بە حەقەت پاداشتی تەسحیە و فیداکاری و ماندووبوون و ئەو ڕووداوە دڵتەزیانانەی بەسەر خەڵکە هات و بیداتەوە. لەبەرەوە کە ئەمڕۆژ ئەمڕۆ حکومەتمانەیە، حکومەتی هەرێمی کوردستانمانەیە، هەر لە سەرەتای دروستبوونی یەکەم کابینەی حکومەتەوە تاکو ئەمڕۆ ئێمە بە حەقەت شەریک بووین لەم حکومەتە. هەر وەک لە بیدایەتەوەتم خەڵک چاوەڕوانی ئەوە کات کە ژیانێکی گوشیانێک و گوزەرانێکی خۆشی بۆ دابین بکەیت، چاوەڕێەوەکە کە ئەمنیەت و ئاسایشی هەبێت، چاوەڕێەوەکە کە منداڵەکانیان مستەقبلێکیان هەبێت، کاری ئاوەدانکردنەوە و خزمەت گوزاری هەبێت. ئەوەی کە معنی میلەتەکەمان خێر و بەرەکەتی ئەم وڵاتە برژێنی بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە، نەک بڵێ بە پەرشوبڕایی، بەڵکو خەڵکەکە کار بکە، ئیش بکە. بۆیە بە حەقەت من پێم وایە یەکێتی نیشتمانی کوردستان ئەو جارەی شێڵێمەوە ئەرکێکی قورس لە ئەستوێتی، چونکە خەڵکێک لە سەرتاسەری کوردستانە ئەمڕۆ ئومێدی بە گۆڕانکاری هەیە کە لە ڕێگەی یەکێتیەوە بکرێ لە خۆشگوزەرانیان، لە ئاسایشیان، لە هەموو بوارەکان. دەستخۆش، زۆر سپاس. تایبەت بە یاریدا مەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان فەرید ئەسەسەرد نووسەر و سیاسەتمەدار دڵخۆشەکەوە هەم پەیامی ئەو هەمڕای ئەو لەسەر ئادای یەکێتی نیشتمانی کوردستان لە هەمان کاتەوە و نووسەرێکیش قسەی لەگەڵ کەم کاک فەرید سوپاس دەکەین. پەیامت چییە بۆ یاریدا مەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان؟ پەیامن لەم یادەیە ئەوەیە کە یەکێتی کار بۆ ئەوە بکات کە بتوانێت ببێتە یەکێتی هەموو سەردەمەکان، نابێت لە سەردەمێکی دیاریکراودا بچەقێت و نابێت خۆی ئەبدەت نکاتەوە و نابێت ئەوە لە بەرچاو نەگرێت کە هەموو شتێک ئەبێت گەشە بکات، ئەبێت تێوانینی تازای هەبێت، بەرنامەی تازای هەبێت، ئەبێت بتوانێت کارێکی وە بکات کە سیاسەتی زۆر ڕوون و بە شێوەیە کە خەڵک و جەماوەر شەقام بە چاچی بتوانین ئیستیعابی بکەن و لی تێ بکەن و پیشگیریشی بکەن. ئەو نوێبوونەوەیە ئەو بەهێزبوونەیەوە هەمیشە داواکرێت لە یەکێتی نیشتمانی کوردستان پێ دوایەکەوە هەوڵی بۆ درێت؟ یەکێتی خۆی وەکو حەزبێکی نوێ دامەزرا، یعنی هەم وەکو دامەزراندن نوێ بوو، هەم وەکو بیر و بۆچوونەکان، تەنانەت ناوی ڕۆژنامەکانیشی هەر وشەی نوێی بەکارهێناوە. جگە لەوەی کە شۆڕشەکەشی بە شێوەیەک دامەزرا و هەڵگیرسا کە تەواو جیاواز بوو لە پرسیپەکانی شۆڕشی پێشوو، لە شێوەی شەڕی عسکەریش، لە شێوەی تێڕوانینی سیاسیشی و تێڕوانینی ئایدۆلۆژیشی. لەبەرەوە بەدڵنیایەوە بنەمای یەکێتی ئەوەیە کە لە بنەمادا هەر لەسەر نوێگەری و تازەگەری دامەزراوە و ئەمە ئەبێت یەکێک بێت لە بەرنامەکانی یەکێتی کە بە هیچ شێوەیەک لە نەدات لە نوێگەری. کاک فەرید ئەگەر وەکو نووسەرێک پرسیارت لێ بکەم لە سەردەمی پێشمەرگایەتی دوو ڕۆژنامەی سەرەکی وەکو دوو ئۆرگانی یەکێتی نیشتمانی کوردستان دانراون کە شارارە بۆ بە زمانی عەرەبی و ڕێبازی نەبوو بە زمانی کوردی، ئەمانە ڕۆڵیان چی بوو لە گەیاندنی پەیامەکان؟ پەیامەکان بە پێی سەردەمەکان گۆڕانی بەسەردا هاتووە، چونکە ئەو دوو ڕۆژنامەیە لە کوردستان دەرنەچوون، بەڵکو لە دەرەوەی وڵات لە سووریا دەرچوون. ئەو کاتێک کە دامەزراین یەکەم جار ڕۆژنامەی شەرارە دەرچوو لە ڕوانگەیەوە کە ساڵی سەرەتای دامەزراندنی یەکێتی ساڵی یەکەم بوو. هەردووچی هەر لەو ساڵەیە دامەزرا، ینی شەرارە نزیکەی 3 مانگ یا 4 مانگ پاش دامەزراندنی یەکێتی دەرچوو. ڕێبازی نوێ کۆتایی ساڵ دەرچوو. هۆکەشی ئەوە بوو کە زۆربەی زۆری ئەندامانی سەرکردایەتی ئەندامەزرێنەر لەو کاتەیە بەشێکیان
نووسینی کوردیان ناتوانانی بنووسن یعنی شارەزایی تەواویان لەم بارەیە نەبوو لەبەرەوە بەڵام زۆربیان زمانی عەرەبیان ئەزانی و نووسینی عەرەبیشیان ئەزان لەبەرەوە جگە لەوەی کە ئێمە پەیامی ئەو کاتەمان زۆرتر بۆ وڵاتانی دراوسێ بوو بۆ دەوروبەری خۆمان بوو بۆ دەرەوەی وڵات بوو لەبەرەوە شەڕارە زووتر دەرچوو بەربەراورد لەگەڵ ڕێبازی نوێ ئەو کاتێک کە ڕێبازی نوێ دەرچوو تازە ڕێخستنمان دروست بوو و تازە خەڵک پەیوەندی بە یەکێتیەوە کرد بەهۆی ئەمەوە دەرفەتێک هاتە ئاراوە کە ڕێبازی نوێ ببێت بە ڕۆژنامەی دووەم ئەویش پاشەوەی کە ئەندەمانی سەرکردایەتی ئەوانەی کە نووسەر بوون و کوردیشیان ئەزانی ئەوانە گەڕانەوە هاتن بۆ سووریا و لەوێدا مەزران توانرا بەردەوام بێت ئەو دوو ڕۆژنامەی هەردووچیان دەرچوون. ئەوەی ئامانجی بووە بۆ ڕێبازی نوێ کە بیگەیانێت بە تایبەت لە دوای وەک خۆتەڵی لەگەڵ دامەزران نێچێتی نیشتمانی کوردستان لە دوای بە ماوەیەکی کەم ڕێبازی نوێ دەستی پێکرد تا چەند ڕۆڵی هەبووە لەوەی کەەوە ئەو پەیامی یەکێتی نیشتمانی کوردستان مەبەستی بووە ئەوەی کەەوە پێشکەوتنێک نوێ بوونەوەیەک دەوترەیەکێتی لە ناو ناومێدیەکی زۆرا دروست بووە بیگەنێ بە خەڵکی کوردستان تا چەند گەیاندی پەیامی هەردووچیان یەک پێیان بوو بەڵام ئاراستەکەی جیاواز بوو پەیامی شەرارە بۆ ناوخۆی وڵات نەبوو بۆ کورد نەبوو بۆ کوردستان نەبوو بەڵکو بۆ عەرەب بوو باسی مەسەلەی کورد ئەکرا باسی نەهامەتی کورد ئەکرا باسی ئەوە کرا کە کورد لە خۆیەوە شۆڕش ناکات لە خۆیەوە داوای مافەکانی خۆی ناکات دەبێت خۆیەکی دیاریکراو هەبێت وای لێ کردووە کە شۆڕژ کاریگەری هەبوو شەرارە لە دەرەوەی شەرارە ئەو کاتێک کە دەرچوو زۆربەی زۆری ئەوانەی کە کاریان تیا کرد نووسەر بوون بەڵام ڕەنگە ڕۆژنامە نووس نەبوو بن بەڵام لەگەڵەوەش ئەو بابەتانێک کە لەوێ بڵاو کراوەتەوە یەکێکە لە بابەتە هەرە باشەکانی ئۆپۆزیسیۆنی عێراق لە ئێمە باس لە 1976 کە ئۆپۆزیسیۆنی عێراق لەو پەڕی لاوازیدا بوو بەهۆی شەرارەوە توانرا ناوێت بۆ ئۆپۆزیسیۆنی عێراق و ڕۆژنامەگەری ئۆپۆزیسیۆن دروست بکرێت شەرارە لە کۆتاییدا یان پاش چەند ساڵێک بە تایبەتی لە هەشتاکانە بوو بە بەهێزترین ڕۆژنامەی ئۆپۆزیسیۆنی هەموو عێراق لەناو هەموو ئۆپۆزیسیۆنە ئەم بەهێزترینیان بوو ڕێبازی نوێ زۆرتر چونکە بە زمانی کوردی بوو ئەوەیە باسی یان بە زمانی بەعقلیەتی کوردی باس لە مەسەلەی شۆڕش بکەن باس لە شۆڕشی پێشوو بکەن بۆ هەرسی هێنا و ئەم جیاوازی ئەم شۆڕشە لەگەڵ ئەوەی پێشوو چییە تێڕوانینە تازەکانی یەکێتی چییە بەرامبەر بەوەی تریان بەوەی پێشوو پلانی عسکەری یەکێتی بە بەراورد لەگەڵ پلانی شۆڕشی ئەیلوت جیاوازیەکانی چیە ئەم مەسەلەن هەموو شتی تازە بوون ئەوایە ئێمە ڕوونی بکەینەوە هەم بۆ هاوڵاتی عەرەب هەم بۆ هاوڵاتی عەرەبی عێراقی هەم بۆ هاوڵاتی کوردی خۆمان باشە بەر لە بەرنامەکە باسیەوەت کرد کە بۆیە گرنگی پێدەنەوە جارێکی تر ڕێبازیێنێ گرنگی دانەکە لە ڕووی مێژوویەوە یعنی ئێمە ڕۆژنامەیشتر دەرناکەین ناوی ڕێبازی ینی ڕۆژنامەیە پێت و ڕێبازی نوێ بێت هەرچەند ئێستا گۆڤارێک هەیە مەکتەبی دراست دەریەکات بە ناوی ڕێبازی نوێ ئەمە ئەو ناومان زیندوو کردوتەوە ئەو ناوە لای ئەمە ناوێکی چونکە یەکەم ڕۆژنامەی کوردیە کە یەکێتی دەری کردووە ئەو کاتە لەبەرەوە ویستمانە بیپارێزین بەڵام ڕەنگە لەم سەردەمەیە پێویستمە بە شەرارە نەبێت شەرارە زۆرتر باس لە زەب و زەنجی شۆڕش گێڕانە کرد کە ئەم سەردەمە بەدڵنیایەوە هی ئەم جیاوازیە یعنی ئەو برەمایە و ئەو بەیانێک کە لەم سەردەمەیە هەیە جیاوازندەوەی کە سەردەمی شەرارەیە هەبوو بەڵام لە هەموو حاڵەتێکدا وشەی شەرارە گزارش لە هەلومەرجی دەرچوونی شەرارە و هەڵگیرسانی شۆڕشی شەکات هەم بۆ نمونە باس لەوە کات شەرارە بۆ مانایەنێت کە پزیشکێک ئاگرێکی بچوو بتوانانی ئاگرێکی زۆر گەورەی لێ بکەیتەوە ئەمە هەروە بوو ئێمە بە چەند دەستەیەکی مەفرەزەی سێکەسی دووکەسی چوارکەسی شۆڕشی تازە دەستی پێکرد تا گەیشتە دروستکردنی تیپەکان و بەتالیۆنەکان و هەرێمەکان و ئەو شتانە شەڕاش هەر بەو شێوەیە بوو بە ئەوانەی کە کاریان تیا کردو هیچ کامێکیان نووسەر نەبوو بەڵام لە ڕاوتی نووسین و خەبارکردن و تێکۆشانە توانیان شت بنووسن و ئێستا ئەمە وەکو تووڕاستی یەکێتی ماوەتەوە
شەرارە نزیکەی 100 ژمارەیەکی لێ دەرچووە، ڕێبازی نوێ نزیکەی 80 ژماری لێ دەرچووە. ئەمە هەردووچی بەرنمەیەک هەیە کە هەردووچی چاپ بکرێتەوە. پێم وایە شەرارە ڕەنگە مانجی داهاتوو تاو بێت لە چاپخانە هەمووی دەرەچێت. ڕێبازی نوێ هێشتا ماوێتی ڕەنگە یا ئەم ساڵ یا ساڵی داهاتوو ئەتوانین دەری بکەین. فەریز زۆر سپاس دەکەین. دەست خۆش. سپاس. دووبارە سڵاوتان لێبێت هەر تایبەت بە یادی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان سادی ئەحمەد پیرە و تەبێژی یەکێتی نیشتمانی کوردستان قسەمان بۆ کات. کاک سادی زۆر سپاس دەکەم. پیرۆز بە یادی دامەزراندنی یەکێتی و پەیامت چییە لەم ڕۆژەیە؟ زۆر سپاس بۆ جەنابتان و هەموو کارمەند و بەرپرسانی کەناڵی کەرکووک. من پێم وایە ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە مێژووی گەلی کوردستان، ڕۆژی تێپەڕبوونی نیو سەدا بەسەر دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. نیو سەدا بە بارودۆخێکی وا هەورات مشێ و پڕمەینەتی ماوەیەکی زۆرە و ئەوەی کە ئەو ڕۆژی دامەزرانی یەکێتی و کاتی دامەزرانی یەکێتی لە ژیان بوو بێ بزانێت، دەزانێت ئەو کات خەڵکی کوردستان چەند مەئیوز بوو، بە تایبەتی دوایی ئەو ڕێکەوتنە شومەی کە لە جەزائیر کرا لە شۆڕشی ئەیلول و نسکۆی شۆڕشی ئەیلول و کۆتایی هاتنی، ئەو ڕۆژە بوو کە ژمارەیەکی زۆر لە فەرماندەکانی پێشمەرگە بەرپرسانی حیزبی، پارتی و کەسایەتیەکانی کە پەیوەندیان کرد بە شۆڕشی ئەیلول بە چاوێکی پڕ فرمێسکەوە بەرەو سنوورەکانی عێراقاتن بەشێکیان و لەوێشەوە بە چاوێکی سووک سەیریان دەکرا و بەشێکی زۆریان گوازرانەوە بۆ شارەکانی جنوبی عێراق، بۆ سەحراکانی جنوبی عێراق. پێم وایە ئەمە دەستپێچێک بوو بۆ شکاندنی کەسایەتی کورد، بۆ ڕوخاندنی ورەی کورد. لەو کاتەدا دیارە تێکۆشەرێکی نەتەوەکەمان قەڵەمێکی بەبڕشت، محامیەکی زانا، سیاسەتمەدارێکی تێگەیشتوو، دیپلۆماتیکارێکی ماهیر مام جەلال ئەو کاتە لە شام بوو، کەوتە گفتوگۆ لەگەڵ پاشماوەی شۆڕشی ئەیلول و لەگەڵ بەشێک لە وڵاتانەی کە گرنگ بوو بەلایەن بارودۆخی عێراق بۆ شێوت نەڕوە و ئەوە هەمووی بەیەکەوە لەگەڵ ژمارەیەک کادیرەکانی شۆڕشی ئەیلول لە پارتی و ژمارەیەک لەو کەسایەتیانەی کە لە ئەسڵدا بە هەڵوێستێکەوە لە بەرامبەر شۆڕشی ئەیلول بە بێتەرەفی مابوونەوە بڕیاریاندا کە شتێکی تازە دروستکەن بۆ بەگشتداچوونەوەی ئەم نیازەی ڕژێمی دیکتاتۆری سەدام حوسێن کە بڕیارەکەی بڕیاری لە بینبردنی کوردە. منەو ڕۆژە لە یادما کە ئەو کاتە ئەحمەد حەسەن بەکر سەرۆکی کۆماری عێراق بوو و باسی ئەوەی کرد کە والآن انتهت الحركة الكردية وإلى الأبد وخۆی لەسەر بەرچین بێ جارێککە جەلال تاڵبانی و مەسعود بارزانی ناتوان دەچەکدار بنەوە و شاخانە. لەو کاتەدا لە چوارچێوەی مانیفێستی ژمارەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی الاتحاد الوطنی کوردستانی لماذا یەکێتی نیشتیمانی دامەزرا لە کۆبوونەوەکانی لە دیمەشق و پاشان کۆبوونەوە لە بەرلین بڕیار درا کە دەست بە دامەزراندن و ئامادەکردنی شانەی چەکدار بۆ هوشیارکردنەوە و بۆ ئامادەکردن بۆ بەگشتداچوونەوەی ڕژێمی عێراق کە ئەو کاتە بەرنامەی ئەوە بوو کە سیاسەت تعریب سەرتاسەری جێبەجێ بکە بە ژمارەیەکی یەکجار زۆرتر لە خەڵک ڕابگوێزێ بۆ جەنوبی عێراق. یەکێتی نیشتیمانی دامەزرا ئەو کاتە یەکێتی نیشتیمانی دامەزرا لە سەرچاوی جیاجیا ڕێکخراوی مارکسی لینینی کوردستان کە وەڕەندەرانی کوردستان لە ساڵی 1970 هەبووە. ژمارەێک لە کادیرەکانی تر کۆبوونەوە شتێکیان دروست بە ناوی
بزوتنەوەی سۆشیالیستی و هەروەها ژمارەیەکی لە کادیرەکان کە لە هیچێک لەوان نەبوون بە ناوی هینی دیموکراتی ڕێکخراوی دیموکراتی لە ناو ئەو سێ جۆگایە توانێت یەکێک نیشتیمانی پێکبین و خەباتی چەکدار دەستی پێکرد. خەباتی چەکدار دەستی پێکرد من ناڵێم لەو کاتەدا لە زۆر لە پێشمەرگەکان یا فەرماندەکانی کۆنی ژەمانی ئەیلول چەکیان شارد بووە چەکیان پێدەزانی هەبوو بە چەکی خۆی ئیلتیحاق کرد هەبوو ئەو واقعە تاڵەی کە لە ئەنجامی ڕێکەوتنامەی جەزائیر و هەرسێنانی شۆڕشی ئەیلول هاتبوو بۆی قبول دەکرا چەکیان دەزایە بە ڕژێمی عێراقدا هاتنەوە. ئەو قۆناغی یەکەم بوو قۆناغی دەستپێکردنەوەی شۆڕش. قۆناغی دووەمی شۆڕش ئەوە بوو کە گفتوگۆ بکرێت لەگەڵ لایەنە سیاسیەکان لە دروستکردنی جەبهەیەکی فراوان لەگەڵ باقی لایەنە سیاسیەکانی کوردستان و عێراقیەکان. دیارە ئەوە ناکۆچیی مێژووی هەبوو لە ناو بژوتنەوەی ڕزگاری خواستگەری کوردستان بە دەستێوەردانی وڵاتانی دەوروبەریش نەتواندرا ئەو جەبهەیە وەکو یەک جەبهە بینێ بووە دوو جەبهە و ئەو دوو جەبهەیەش بەداخەوە لەلایەن نایێرانی خەڵکی کوردستان لە جیەک بەکاردەهێنران. ئەمە قۆناغێک بوو کە بەداخەوە شەڕی ناوەخۆی لێکەوتەوە. ئەو کاتە پێشمەرگەکانی کە چەکی بەرگریان دەستداوێ لە دوو جەبهە خەریک بوو. جەبهەیەکیان پارێزگاری لە خۆیان لە ئەنجامی شەڕی ناوەخۆ، جەبهەکەی تریان شەڕی دژی ڕژێمی عێراق. قۆناغی سێیەم قۆناغی کۆتاییەکانی هەشتاکان پاش مەسەلەی ئەنفال و بەکارهێنانی غازی کیمیاوی دیارە بۆ وەڵامدانەوەی ئەم زەختە گەورەی کە لەسەر شۆڕشی نوێی گەلەکەمان هەبوو لەسەر خەڵکی کوردستان لە باشووری کوردستان هەبوو لایەنە سیاسیەکان بڕیاری ئەویاندا کە جەبهەیەکی یەکگرتو پێک بینن ئەو کاتە ئەو جەبهەی هاوبەشی بینی لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی و یەکێت نیشتیمانی دەورێکی گرنگی هەبوو لە وەڵامدانەوەی ئەم فشارەی کە ڕژێمی سەدام حوسێن بۆ سەر خەڵکی کوردستان دەهێنا. دیارە لەو کاتەش و لە ئاکامی ئەو کاتەش شەڕی نێوان ئێران و عێراق دەستی پێکرد. گۆڕانکاری لە ئێران بوو شار ڕووخا لە 89 و دەستپێکردنی ئەو شەڕە بووە سەبەبی مەژۆرکردنی بەشێکی زۆر لە سوپای عێراق و پانتایەکی گەورە لە بەردەم تێکۆشەرانی گەلەکەمان پێشمەرگەی شۆڕشی نوێی گەلەکەمان مایەوە کە ناوچەی گەورە و فراوان ڕزگار. باشە کاک سادی هەمیشە خەڵکی هەولێر و ناوچەکانی دەوروبەری پێیان خۆش بۆ یاخود ویستیان لەسەرەوە بۆ کەوایەکێتی هەمیشە لەگەڵیان بێت لەو قۆناغە جیاوازانەی کەوا پێ تێپەڕیون. لە دوای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ڕۆڵی یەکێتی چی بۆ یاخود پلانی یەکێتی چی بۆ بۆم ناوچانە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی ئەوەی داوە کام ناوچانە ناوچەی ئازاد بمێنێ و هەروەها هەدەفی یەکەمی یەکێتی نیشتیمانی ئەوە بوو بچووکترین دەرفەتی دەستکەوت پێ هەوڵی ئەوەی داوەکە بکەوتە گفتوگۆ لەگەڵ لایەنە کوردستانیەکان و لایەنە عێراقیەکان بۆ پێکەنانی ئەو جەبهەیە و بە تایبەتی جەنابی مام جەلال یەکێک بوو لەو کەسانەی کە زۆر دەوری ئەساسی هەبوو دەوری ئەساسی هەبوو لە پیادەکردنی ئەو جەبهەی کە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لەو ئەم ساتێ گرنگەدا و بوونی پێشمەرگە لە سنووری هەولێر لە سنووری بادینان ئەوە بوو کە جارێکی تر مەسەلەی دووبەرەکی مەسەلەی سۆرانی بادینی مەسەلەی ناکۆچە کۆنەکانی کە لە ناو حرەکەی کوردیە بوو ئەمە وردەوردە کۆتایی پێبینن چکە یەکێت نیشتیمانی خۆی پێ بە درێژە پێدەری هیچ ناکۆچێکی پێش ئەو کاتە نەبوو مەسەڵەن ئیشقاقە بوو لە ناو حرەکەی کوردی لە 1964 لە نێوان مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەوەی بەسەرۆکایەتی بەڕێز خوالی خۆش مەلا مستەفا بارزانی بەڵام یەکێتی نیشتیمانی خۆی بە درێژە پێدەری ئەم ناکۆچیانە نەدەزانی بۆیە هەوڵ دەدرا فەرز بکرێت بەسەریدا کە ئەمە بەڵێ درێژە پێدەری ئەوەیە بەڵام هەموو پێکهاتەی سەرکردایەتی یەکێتی پێکهاتەی کادیرەکانی پێکهاتە نیوبەرەییەکەی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک لەم پێکهاتەی سەردەمی 64 و بە دواوە ئیشقاقی نێوان پارتی دیموکراتی کوردستان نەدەچوو
بۆیە هەوڵی ئەواندا کە لە هەموو بەشەکاندا لە هەموو پارێزگاکان ئەم مۆزوعی یەک پارچەی زووتنەوەی ڕزگاری خوازیگەری کوردستان و یەک ڕێزی خەڵک لە کوردستان بەرامبەر ئەم هێرشە و ئەم مەترسیە گەورە و ئەم هەڕەشە گەورەی کە لەسەر کوردستان هەیە لە زاخۆوە تا دەگاتە خانەقین بەگشدا بچنەوە. ئەمە گرنگ بۆ ئەو کاتە یەکێتی بۆی کە لە داهاتوودا پێگە و سەنگی خۆی لەم ناوچانە بە تایبەت بهێڵێتەوە بەهێزتری بکات چی ئەرکە لەسەر سەرۆک و سەرکردەکان یەکێتی بیکەن؟ خۆی مانەوەی خەڵک لەگەڵ توێژە زەحمەت چێش و زەرە لێکەوتۆکان ئێمە هەمیشە هەوڵی ئەومان داوە کە تێبگەین کە خەڵک لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر بووەتە سوتەمەنی ئەم شۆڕشە بە تایبەتی گوندنشینەکان سوتەمەنی ئەم شۆڕشەکانی کوردستان بوون و لامان کاتیشدا سیرمان کرد کە بەشێکی زۆر لەوانە ڕۆزیان سوتاوە مناڵیان شەهید بە دیەکان وێران بووە. بۆیە لە هەرێمی کوردستان لە کاتی شۆڕشیش دوو دامەزراوی زۆر گرنگ هەبوو. دامەزراوی چەند دامەزراوی فێرکردن مناڵەکانیان لە مەکتەبی لە ئاوارەیی و لە هەر جەیەک بن مەکتەبیان بۆ ئامادەکراوی. هیچ دووەم مەسەلە کۆمەڵایەتیەکان بۆ دامەزراندن و دەستنیشانکردنی ئەنجومەنی دەیەکان بۆ کار ئاسانی بۆ خەڵکانەی کە شارەکانی لێ قەدەغەکرا بوو دایمە هێرشیان لەسەر بوو و بۆ هەوڵدان بۆ پێکەنانی فرۆشگا و ئەو کەرەسە و پێویستیانەی کە خەڵک دەویست لە وڵاتانی دەوروبەر ئامادە بکرێت بازارێکی بچووکی محلیان بۆ دروستکرێت بۆ خەڵک بگیرسێتەوە. من پێم وایە ئەمە زۆر گرنگ بوو تا ئەو کاتێک کە شارەکان ڕزگار کەمە قۆناغیکە دەست پێ دەکە قۆناغی ئەوەی کە ڕژێمی عێراق شکاوە زۆر هێزەکانی دەکشێتەوە چی بکەین ئێمە ڕژێمێکی شکاوی عێراق کە متتەهەمە بە داگیرکردنی کوێت و ئامادەیە بۆ لە بین چوون خۆ گفتوگۆ دەستی پێکرا بەڵام ئەو کاتە جەنابی مامجاوتی ئێمە هەموو کارتەکان لەسەر ئەسپێکی دۆڕاڵدا دەنێ ئەو ڕژێمە شانسیمانەوەی نییە لە زیاتی ئەوە کارێککە بکەین هەموو لایەنە کوردستانیەکان لە کۆبوونەوەیەکدا بڕیاری ئەوەیاندا کە دەوری مامجرا زۆر ئەساسی بوولەوە ئێمە هەڵبژاردنێک بکەین بۆ بڕیاردان لەسەر ئەو مۆزوع دوای ئەو بڕیارە گەشەی پێدرا بۆ هەڵبژاردنێک بۆ دامەزرا بۆ هەڵبژاردننی پەرلەمانێکی کوردستان بۆ جاری یەکەم بۆ دروستکردنی حکوومەتێکی ئیدارەیەکی مەحەلی کە ئەو بۆ شاتیانەی ڕژێمی عێراقی هێشتۆ بە ڕێکخراوی هەڵبژێردرا و پڕ بکرێتەوە. ئەوە تاریخێکی گرنگە لە ساڵی 1992 ئەو هەڵبژاردن نەکرا لە مانگی پێنج و پەرلەمانی کوردستان و دوای حکوومەتی هەرێمی کوردستان دروستکرا و حکوومەتە و دەوردە گەشەی کرد و پشتیوانی لێکرا. بەڵام ئەو حکوومەتی هەرێمی کوردستان بە ئیمکانیاتە بچوو کە مەحەلەکەی خۆی توانی بکەوتە سەرقات و ئەمە دروستبووە. ئەو کاتە دیسان یەکێتی نیشتیمانی لە مەسەلەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێکەوتندا بوو. من لە بیرمە لە دوای هەڵبژاردننی ژمارەیەک مامجلال پێشنیاری کردوتی ئێمە خەونی گەورەمان ئەو کە چۆن ڕۆژێک لە ڕۆژان پەرلەمانی کوردستان و حکوومەتی کوردستانمانێت. پێم خۆشە من و کاک مەسعود وەکو سەرۆکی دوو هێزی ئەساسی لە کوردستان لە نزیکی یەک بین یەکمان پەرلەمان یەکمان حکوومەت وەرەگرن. بەڕێز کاک مەسعود کامیان وەردەگرێت من ئەوی تۆم وەرەگرن. ئەو کاتە برادرانی پارتی لەو مۆزوع نهاتنە ینی وەزعەکیان دروست کرد کە کاک مەسعودیش نەیکرد ئەو مۆزوعە ئەوان نەیانتوانی دەوری ئەساسی بین سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت وەرگرن. ئەمە مایەوە وەکو پێگەیەکی ئەساسی هەرێمی کوردستان زیاتر لە 45,000 کیلومتری مربع مایەوە وەکو پێگەیەک بۆ هێزە کوردستانیەکان و وەکو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراق کە لێرەوە خۆیان ئامادە بکەن بە ئومێدی ڕوخانی ڕژێمی عێراق و کۆتایی پێهێنانی هێزارێکی تا ساڵی 2003 لە 2003 ڕژێمی عێراق ڕوخا و یەکێتی نیشتیمانی لەم هەموو قۆناغانە دەستپێکردنی شۆڕش ئیدامەدانی یەکگرتنەوە و دروستکردنی جەبهە ڕاستی دەوری ئەساسی هەبوو و ئەو دەورە ئەساسی یەکێتی نیشتیمانی لەبیر ناکرێ و بووە
بابەتێک بۆ ئەو کەسانەی کە توژینەوە دەکەن پێیان وابوو ئەگەر لە زمانی ڕێککەوتنامەی جەزائیر 2 حیزب 3 حیزب فەرعحیزبی هەبوایە لە منافەسەی یەکتری ڕووی نەدەدا چونکە کاتێکە ئەنفالەکان بوو لە نهایەتی هەشتاکان هەمان وەزع هەبوو کە خەڵکی کوردستان زۆر ڕۆیی هێزی پێشمەرگە ڕۆی بۆ دیوی ئێران تەنها پارتیزانەکانمانەوەوانەی کە یەکێتی تەنزیمی کردوون بۆ سەر لێ شێواندنی ڕژێم ئەوە ئەگەر 2 هێز نەبووە 3 هێز نەبووە ڕەنگە وەکو ساڵی 75 هات بە ئێمە لەو بارودۆخەدا دیسان لە ئەو یەکێتی کە ئێوە بەو خاکەساریە دروست بۆ خاکساری کەوتە ڕێ ئەو هەموو کۆسبێ هاتە ڕێگا وڵاتانی دەوروبەر دیارە بە گۆڕانکاری ڕژێمی ئێران تاسیرێکی گەورەی هەبوو و لە هەمان کاتیشدا پاش ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن یەکێتی نیشتیمانی و جەنابی مام جەلال و کادیرەکانی یەکێتی نیشتیمانی دەوری ئەساسیان هەبوو لە مەجلیسی حوکم ئەنجومەنێکی موقت بۆ ئیداری عێراق و دوای مام جەلال وەکو سەرۆکی یەکەمی کۆماری عێراق هەڵبژێردرا کە ئەمە تەبایی و پشتیوانی هەموو لایەنە کوردستانیەکانی لەگەڵ بوو و ئێستاکەش پاش وەفاتی مام جەلال ئێمە لە هەموو لایەنە عێراقیان دەبینین هەمویان خەون بە سەردەمی زمانی مام جەلال دەبینن کە ئەو بە سەبەبی ئەوەی کە بەشی زۆری کێشەکانی عێراق لەگە وڵاتانی دەوروبەر کە لە ئەنجامی شەڕانگێزی ڕژێمی سەدام حوسێن هاتبوو مام جەلال کەوتە کۆتایی هێبێنان و تەسویەکردنی ئەو مەشاکلانە. حاڵی حاضر ئێمە لە بارودۆخێکداین کە هەرێمی کوردستان بۆتە پێگەیەکی گرنگ بە تایبەتی ئەو گۆڕانکارێنەی کە هاتوون لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان جاری یەکەمە پاش 100 ساڵ ئینکاریکردنی هەبوونی کێشەیەک لە کوردستانی تورکیا بە ناوی کێشەی کورد ئەمڕۆ لەلایەن هەرە ناسیۆنالیستەکانی تورکەوە ئاعتراف پێدەکرێن بادرە دەکرێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و ئەوانەی ئەوڕۆ ئەوان دەیڵێن مام جەلال لە ساڵی 1993 خەریک بوو کە بژاردەی شەڕ لە پارتەکانی کوردستان مەسەلەی ئێوە ناگەێنتە ئەنجام بۆ کۆتایی پێدی بۆیە ئەمڕۆ ئێمە لەسەر ڕێبازی جەنابی مام جەلال و ڕێبازی یەکێتی نیشتیمانی سیاسەتی کوردستانی یەکێتی نیشتیمانی چونکە ڕاستپاردەکانی کۆنگرەکانی یەک لە دوای یەک و ڕاستپاردەکانی جەنابی مام جەلال ئەوەیە کە ئێمە لە چێ خەڵکی کوردستان ڕاست هاوان خصوصیەتی خۆیان هەیە بەڵام لەچێ پێویستیان بە ئێمە بی بۆ پارێزگاری لێیان بیانکەین و ئێمەش لێمان قەوماوە زۆرجار لە قۆناغی جیاجیا لە ئەنفالەکان لە ساڵی 91 لە کاردانەوەیکی ڕژێمی عێراق ئێمە لە وڵاتانی دەوروبەر بە تایبەتی بەشە کوردستانیەکانی ئێران بەشە کوردستانیەکەی تورکیا ئیستیقبالێکی بێوێنەی ئاوارەکانی هەرێمی کوردستان کران. زۆر سپاس دەست خۆش بە سپاسە. هەرتایبەت بە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ڕزگار حاجی حەمەد لە پرسرای مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆکەین کاک ڕزگار سپاس دەکەین پێمان بڵێ پێیان چیە لە یادی دامەزراندنی یەکێتی. زۆر سپاس بۆ کەناڵی کەرکووک سەرەتا بە بۆنەی یۆبیلی زیوینی یەکێتی نیشتیمانی کوردستان کە 50 ساڵ دەگاتە 50 ساڵ سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم شەهیدانی کوردستان دەکەم پیرۆزباییش لە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەموو هەواڵەکانمان لە دۆست و لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆنەی تێپەڕبوونی 50 ساڵ بەسەر تەمەنی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی لە خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم پیرۆزبایی لە هەموو ئەو هەواڵانەی کە بەشداری شۆڕشی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کرد هەموو ئەو پێشمەرگانەی کە لە بەشێک بجەستەی خۆیان پێشکەش بە کوردستان کرد دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان خوێندنگەیەکی گرنگی مێژووی خەبات و تێکۆشان بوو کە توانی لە دوای هەرس شۆڕشێک بەرپا بکات بۆ داکۆچیکردن لە مافی خەڵکی کوردستان کە کوردستان ئەوساکە لە قۆناغێکی سەختی خەبات و تێکۆشان تەنهایی ماوەتەوە لەسەر دەتوانم بڕێم بە
سەرۆکایەتی سەرۆک مامجەلال کە ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان لە 1975 لە سووریا لە دیمەشق دامەزرا بۆ ئەوەی کوردستان دانەبڕێت لە پێشمەرگە و لە خەبات و تێکۆشان و ڕژێمی ڕەفتار فاشی بەغدای ئەوساکە نەتوانێت دوای ئەوەی کە شۆڕشی ئەیلول هەرسی بەسەرهات یەکێتی نیشتیمانی کوردستان و شخصی هەواڵ مامجەلال و دەستەی دامەزرا دەرتوانیان یەکێتی دەست پێ بکەنەوە هەم خەباتی سیاسی و هەم خەباتی عسکەری. کاک ڕزگار لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش بەدەم و چوونێکی باشی هاوڵاتیان هەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان توانی دەنگێکی باش بەدەست بهێنێت خەڵکێکی زۆر دەنگیان پێدا لە دواترا سەرۆک باڵوتی ئەوەی کە بەڵێن ماندا بڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە جێبەجێیەکەن یەکێتی پلانی چیە بۆی کەەوە بەڵێنەکانی جێبەجێ بکات ئامادەکاریەکانیشی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چێ بێت یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە بڕوای بە مافە مەدەنی و دیموکراسی و ئازادیەکان هەیە یەکێک لەو فاکتەرانەی کە پێگەکانی دیموکراسی بەهێز دەکات لە کوردستان مەسەلەی هەڵبژاردنە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنی تەنانەت لە شاخیش یەکەم حزب بووە بڕوای بە هەڵبژاردن هەبووە هەر ئەو ساکە لە شاخ لەکە شوێنی پێشمەرگە لا دێ و گوندەکان بووە ئەو ساکە یەکەم پرۆسی هەڵبژاردن بە هەڵبژاردننی ئەنجومەن بووە ئەنجومەنی لادیەکان ئەو ساکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بڕوابوون بە دیموکراسیەت و چۆن دەڕێت دەسەڵاتدان بە خەڵک ئەو ساکە ئەنجومەنی بە شێوەی هەڵبژاردن داناوە واتە یەکێتی هەر لەو ساکەوە بەرنامەی هەبووە کە بۆ قۆناغی ئایندا بۆ ئازادبوونی ئەو منتیقانی کە لە ژێر ڕچێفی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بۆ هەرێمی کوردستان بڕای ئەو بۆ بە مەسەلەی دیموکراسی و هەڵبژاردن و دەنگدان دەسەڵاتەکان دابەش بکرێت. ئێمە لە دوای ئەوە خۆتان زانن لە دوای ڕاپەڕینی کوردستان و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان و دواتر پرۆسەی ئازادی عێراق یەکێتی نیشتیمانی کوردستان بایەخی زۆری هەبووە بە ناوچە کوردستانیەکان خۆتان نەزانن جەنابی مامجەلال هەمیشە لە خزمەتی خەڵکی کوردستان بە گشتی و ناوچە کوردستانیەکان بۆ داکۆچی سەرسەختی کەرکووک و حەمرین و خانەقین و شنگال و ئەوانە بۆ وای کردووە ئێمە کە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی هەواڵ بافڵ جەلال تاڵەبانی بەردەوام بین لەسەر ڕێبازەکەی جەنابی مامجەلال بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی زۆر مەدەنیانە بە شێوەیەکی دیموکراسی لە ڕێگای سندوقی دەنگدانەوە ماف و داخوازی خەڵکەکانی خۆمان بەدەست بێنین. ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان من بە سوپاسەوە و دەستخۆشی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم بە گشتی و بە تایبەتی ناوچە کوردستانیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی 23 ئەنجومەنی پارێزگاکان یەکەم حزبی کوردیە کە توانی هەم کورسیەکانی و هەم دەنگەکانی لە پێشەوەی هەموو حزبە کوردستانیەکان بێت دواتە حزبی ژمارەیەکی ناوچە کوردستانیەکانە ئەوەیە کەوا بکات کە خەڵکی کوردستان متمانەی تەواوی بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە دیارە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە ڕازگۆیانە و بە شێوەیەکی زۆر شەفاف قسەکانی بەرنامەکانی دروشمەکانی یەکێتی لە کەرکووک و لە ناوچەکانی تری ناوچە کوردستانیەکانیش باسی بۆ هەموو لایە کرد و ئەو بەڵێنەی بە خەڵکی کەرکووک و ئەو شوێنانەشی دابوو 100% هەموو بەڵێنەکانی کە ئێمە لە پەیام و دروشمەکانمان ئاشکرامان کرد بە خەڵک یا بەڵێنمان خەڵکدا هەمومان جێبەجێ کرد من بە تایبەتیش لە کەرکووک کە باسمان لەوە کرد ئێمە کۆتایی بەدەسەڵاتی خۆسەپێن دێنین ئەو کاتە پارێزگارێکی شۆبێنی لە کەرکووک و جیاوازی نێوان نەتەوەکانی دەکرد خزمەتگوزاری وەکو پێویست نەک هەر بۆ ناوچە کوردیەکان بۆ ناوچە تورکمانیەکان و ئەو ناوچانەی کە مەسیحەکان ژێردا دەنیشن وەکو پێویست نەبوو و ڕێگری زۆری کرد لە کوڕ و کچی کورد لە دامەزراندن کێشە و گیر و گرفتی زۆر دروست کرد ئەو ساکە سەرۆکی یەکێتی لە کەرکووک بەڵێنیدا ئێمە کۆتایی بە پارێزگارە دێنین و دێن پارێزگارێکی کووردا دەنین بەڵێنەکەیمان هێنایەت جێ باسمان لەوە کرد پارێزگارەکە یەکێتی دەبێت پارێزگارەکە یەکێتیە باز لە پێشکەشکردن و بایەخدانی زیاتر بە کەرکووک و پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر ئێستا پارێزگار و ئەنجومەنی پارێزگای کە ئەوانەی ئیستاکە لە ئەنجومەنی پارێزگان دەستیان بە بەرنامەکانی خۆیان کردووە بە خزمەتگوزاری کردووە
تا من دەتوانم بڵێم تا ئاستێکی باش ڕۆشتنوتە پێشەوە بەڵام بەردەوام دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ ئەو شارە ئێمە بەڵێنی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە ئەنجومەنی پارێزگاکانم لە کوردستانیش لە هەرێمی کوردستانیش بەردەوام دەبین سووریش دەبین لەسەر بەڵێن و دروشمەکانمان بۆ تەشکیلی حکوومەتی ئەمجارە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی پلانی تازەی ئەوەیە ئێمە هیچ بەڵێنێک نادەین کە بێ بەڵێنەکان جێبەجێ نەکرێ ئێمە سەبارەت بۆ بابەتەش پلان و بەرنامەی تایبەتی خۆمان دەبێت و ئامادەکاریەکانیشمان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بەردەوامە. کاک ڕزگار نوێبوونەوە گرنگە بۆ هەموو حزبێک بۆ پاراستنی یەکێتی ناو یەکێتی بۆ بەردەوامبوون لەسەر ڕێبازەکەی سەرۆک مام جەلال یەکێتی داهاتوو پلانی چییە؟ ئێمە دەتوانم بڵێم لە دوای کۆنگرەی 4 و دواتر کۆنگرەی پێنجەمینیش بە تایبەتی زیاتر گۆڕانکاری زۆر کراوە لە نوێبوونەوە لە پلان لە بەرنامە بۆ ئەوەی گۆڕانکاری ڕیشەیی بکەین هەم لە ناو ئۆرگانەکانی خۆمان هەم لە مەکتەب و شوێنەکانی خۆمان هەمیش لە پلان و بەرنامەی حکومیمان ئەگەر ئێمە وەکو حزبێکی سیاسی کاریگەر لە کوردستان بەشدار بین. ئەم دەتوانم بڕێم لە ماوەی ئەم 3 ساڵی ڕابردوو بە تایبەتیش لە دوای کۆنگرەی 5 خۆتانەی بینن گۆڕانکاری زۆر گەورە کراوە لە مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی گۆڕانکاری کراوە لە ئۆرگانەکان لە مەڵبەندەکان لە مەکتەبەکان و ئێمەش وەکو مەکتەبی هەڵبژاردن دەتوانم بڵێم ئەگەر مقارنەیەک بکەین لە نێوانی مەکتەبی هەڵبژاردننی ئیستا و لەگەڵ مەکتەبی هەڵبژاردننی 3 ساڵ لەمەوبەر توانم بڵێم کۆمەڵێک کوڕ و کچی گەنجی شارەزای بەتوانە ئێستا هاتوون ڕۆڵی کارا و کاریگەریان بینیوە خەڵکی بەتوانان بایەخی ئێمەش لە هەموو ئۆرگانەکانمان لە هەموو تەنانەت ئیستا کە کار دەکەین لەسەر دەستنیشانکردنی کاندیدەکانیش بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەموو پارێزگاکانی کە ئێمە تیای بەشداری دەکەین دەتوانم بڵێم بابەتی ئەساسی سەرەکیمان بایەخدانە بە گەنج پشتیوانیکردنی گەنجە لە هێنانە پێشەوەیان هەم بۆ ناو بردنە پێشەوەیان هەم بۆ پەرلەمانی کوردستان هەم بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمیش بۆ ناو نوێنەرەکە ئۆرگانەکانی خۆمان بۆیە ئەتوانم بڕێم قۆناغی ئیستای یەکێتی نیشتیمانی کوردستان قۆناغی خۆنوێکردنەوە و بە بەرنامەکردنی هەموو ئیش و کارەکانی حزب. زۆر سپاس. یەکێتی نیشتیمانی پردی پێکەوە ژیان و هاوچارە نووسی.